ناوم بەهار جافە من هەمیشە لە ژیانما ئیشم کردیە و هەمیشە لە ژیانما بنیام خۆتەزانی لە ژیان هەموو جارێ سەرکەوتوو نابی ئەبێ زۆر هیلاکبی بۆ کار ئەبێ هەمیشە هەوڵ بدەی بە هەموو نەوعێک چۆن ئەوەی کە ژیانت بەڵانسێ بخەیتە ناو ژیان. من لە ژیانما زۆر تووشی کێشە بووینە وەکو هەموو کەسێ خاستان ئێمە لە کوردستان و لە کورد و ینی لە کوردستانە کێشە و چتمان زۆرە مەشاکلمان زۆرە استقرار نییە هەمیشە تووشی شتی زۆر گەورەتر بووینە لەوەی کە ژیانی خۆمان بتوانێت تحملی بکە بۆ من زۆر گرنگکە و زەروریە کە بنیان بتوانێت نەوعێ باڵانسێدا بنان لە ژیانە کە بتوانێت هەر شتێک کە تووشی بێ دوای ئەوە بەسەر پێی خۆی بێسێتەوە. من کە تەدەکس نەشتیمان ئیتیسالیان پێم کرد و اختیارمیان کرد 2 ڕۆژ بەلە ئەوە ئینتەرنێتەکەم کردەوە دیقەتمدا ناوم نۆتیفیکیشن زۆر دراوە سەراحەتت گەرەکە ترسیام لە بڕ نەمزانی چییە مەسەلەکە ترکە چوومە سەری فەیسبوک و ئەوانە دیقەتمدا خەڵک ناوی منیدا بۆ ئەوەی کە اختیارم بکەن ببمە یەکێ لە سپیکەرەکان ئەوەیش لە ڕێگەی ئەو خەڵکانەی کۆ لەسەری ئینستاگرام فەڵاو مەکەن من ڕۆژانەی خۆم و کچم ینی دائنم ڕۆژانەکەمان بەس هەمیشە لەو ڕۆژانە پیشانی ئەدەم کە من وەکو دایکیە وەکو ئیشکەرێک و ساحبی ئیش وەکو ژنێ چۆن ڕۆژانەی خۆم ئەەکەم ئەوەی کە من نەمزانی زۆر تەسیری کردێتە سەر ئەم گەنجانە و زۆر پێیان خۆش بووە کە چۆن من ئەو ڕۆژانە تەکی کچما بە تەنهایی ئەیوەینە سەرۆ فتردا کە تەدەکس تەلیفۆمی بۆ کرد وەکو ژنێکی ئیشکار وەکو دایکێک وەکو ساحبی ئیش پێی خۆش بوو کە ئەو خبرە و ئەو فکرە کە هەیمە بێم بیدەمە ئەم گەنجانە و پیان نیشان بدەم کە زەحمەتی لە ژیانە تەبیعیە ینی ئەوە هەر ئەبێ موسیبەت لە ژیانە هەر ئەبێ بەڵام چی مهمە کە تۆ چۆن بەسەر خۆی بێ بەسەر پێ هەم بێسیتەوە من ئەوەی کە لە تەدەکسی نەشتیمان زۆر پێم خۆش بوو کە بێژمە گەنجان ئەوەی کە خەسارەت تەبیعیە بنیام ئەبێ خەسارەت بکات تا ئەوەی کە فێر بێلێ خەسارەت معنای ئەوە نییە تۆ ئەبێ واز لە چت بێریت و واز لە ئەو فکرێکە کە هەیتەوە ئەو هەدەفێکە کە هەیتە وازی لێبێنی نە معنای ئەوەیە ئەبێت دووبارە هەوڵ بدەیتەوە هەم هەوڵ بدەیتەوە هەم هەوڵ بدەیتەوە تا ئەوەی کە دەست دەکەوێ و ئەگەر هەوڵ نەدەی ئەو وەختە خەسارەتە دەی ینی خەسارەت لەوە نییە کە تۆ خەسارەت لەوایە کە تۆ ئەتر هەوڵ نەدەیت بەڵام هەرچەند هەوڵ بدەی هەر ڕۆژێک ئەتێ بەسەر پێتوانی بێسی مەسەلە هەوڵەکەیە کە بنیام ئەبێ بیدا و ئەبێ زۆر زەروریە کە تۆ هاوڕێ زۆر زەروریە لە ژیانە هاوڕێی باش و هاوڕێی خراپ هاوڕێی خراپ هەمیشە تێرێتە خوار و هەمیشە لە ڕێگەی ڕاست دوور دەکاتەوە لە ڕێگەی باش دوور دەکاتەوە هاوڕێی ینی باش لە خۆت نزیکەرەوە ئەوانەیەکەوە فکرێکی پۆزیتیڤیان هەیە ئیشکەر بن حەزەکەن شتێ بکەن بە ژیانی خۆیان هەمیشە نزیکی ئەو خەڵکانە بکەوەرەوە ئەو خەڵکانێکەوە ئینسپایرەوەی پێیان ئەفکاریان و ئەفکاری خۆت بێتە یەکێ و بتوانین بە یەکۆ پشتگیری یەکتری بگرن و کۆمەکی یەکتری بکەن کە بەرزتر بن لە ژیانە نەکە هاوڕەیە کە بتێرێتە خوار و باوەڕی بە ئەفکارت نەوێ و باوەڕی بەو ینی بەو خەونەوە تۆ گەرەکتە بیکەیتە ئەسلی و ینی ڕاستی لە ژیانە